ئەگەر دەتەوێت کاندیدێکی ڕازگۆ بەریتە پەرلەمانی عێراق کە ڕازگۆ بێ لەگەڵ دینت ژینت ئەخلاقت و پارێزەری مافەکانت بێ و پارێزەری موچەکەت بێ ئەوە من دەڵم دەنگ بدە بە لیستی کۆمەڵی دادگەری 285 و ڕووی دەمیشم دەکەم ئەو کەسانەی کە دەڵێن جیاوازی ئیسلامی و ئەلمانیەکانی ئەم تەنیانەت ئەو جیاوازت پێ دەڵم کە ئیسلامیەکان دەیانەوێت قورئان خوێنی نێودەوڵەتی بێنە کوردستان بەڵام ئەلمانیەکان ڕاکێسەی نێودەوڵەتیت بۆ دێنە کوردستان لە ئەڵڵا تەعالا بترسن چۆن لە ڕۆژی مەحشەردا دەڵێ خواجان ئەو دوان جیاوازیان نەبوو خۆت بە موسڵمان دەزانێت دەڵێ جیاوازی نەبوو ئەوە تاکە جیاوازێکی بچووک وە بەرگریکردن و پشتگیری لیستی کۆمەڵی دادەرگی بە بابەتێکی عەقیدەیی دەزانم ئەویش بابەتی وەلا و بەڕایە کە پشتگیری هەموو موسڵمانێک بکەیت و بەڕائەت بکەیت هەموو ئەلمانیەک و لادینیەک و زۆر گرینگە مرۆڤ کاندیدێکی وا برێتە پەرلەمانی عێراق کە داهاتووکاری مافەکانی بێت و کە هەموو خەڵک بیناسن نەکو کاندیدێک بەریتە پەرلەمانی عێراق کابرا موسڵمانە سەیدەکەی سپەینەکان دەنگی بە کەسێکی داوە مولحید بووە نەیناسیوە ئەوە چێت لە لیستەکەی بووە و زۆر گرنگە تۆ کە موسڵمانی کاندیدێکی موسڵمان بریتە پەرلەمانی عێراق.